سڵاو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن باڵقەیەکی نوێ بەرنامەی سفەرێک ژیری خۆشەویستان زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم لاڵقەیەکی نوێ لەگەڵتانم لەو هەفتەیە کۆمەڵە بابەتێکی یەکجار زۆر لەوانێ پڕ زانیاری ترین بەرنامەی سفەرێک ژیری بی تاوەکو ئێستا ئەنجاممان دابی ئەڵقەی ژمارە 66 تۆمار دەکەین کە 66 هەفتەیە خزمەتتان دەکەم باسی ئێوە دەکەم بۆ داگرتنی دوگمێ لایک سابسکرایبکردنی چەناڵ بۆ پشتگیریکردنە ڤیدیۆکەمان هاوڕێیان لەو هەفتەیە Xbox Series X مان کڕی بۆ چەناڵی ژیر ئەو Xbox نوێیەکەمانە لە تەنیش PlayStation 5 دامان نەیە وەروە ئەو ڕەنگە جوانەشون کردی و علامەتەکانی پلیستیشنە زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ کردنی ئەو کۆنسۆڵی زۆر خۆش و تاوەکو ئێستا چاوەڕوانی ریڤی تەواو بن ڤیدیۆی جوان بن یاری فۆرزاژ دەکەین ئینشاڵڵا یاری زۆر یاریەکانی Xbox شتاقی دەکەینەوە تکا دەکەم لایک کە کۆمنت بنووسە وەروە سابسکرایب چەناڵ بکە $10 دەبیتەوە بۆ ئەو هەفتەیە براوەیە هەفتەیە $10کەشمان ئەو خۆشەویستەیە بە ناوی هایپەر OP نیشانەی سەیریدانەیە کە لە سیتی کیپ گۆین مای لێجند دووگەڵبی ڕەشیدانەیە زۆر سپاسی دەکەم لە تیر پشکەکەی تۆ ناوە دەرچوو ئاگاداری کۆمنتەکەی خۆت بە من کۆمنتت بۆ دەنووسم دەڵێم چۆن بتوانم پارەکەت دەبۆ بنێرم $10 ئاگاداری کۆمنتەکەت بۆ ئەکاونتێکی خۆتنە بۆ بنێری بتوان پارەکەت لەبۆ بنێرم هاوڕێیان هەفتانە $10 دەبەخشینە ئێوەی خۆشەویست تاوەکەی سوودریەوە بگرن لەو هەفتەیان بابەتی زۆر خۆشمان هەیە بۆیە ئاگاداری چناڵ ژیر بە نۆتیفیکیشن داگرن شتی خۆشمان هەیە باکسدەست بە هەواڵەکانی ئەو هەفتەیەش بکەین گەورەترین بابەتی ئەوڕۆ بێگومان پێویستە هاوڕێیانی خۆشەویستم باسی یاری Elden Ring بکەین کە لە کۆنفرانسی گیم فست کە بە شێوەی ڕاستەوخۆ گواستمانەوە یەکەم گەیمپڵەی ترێلەری لێ بڵاو کراوەتە گەیمپڵەیەکەمان بینی ئێستا زانی یاریەکە چۆنە یاریەکە جیهانی کراوەیە نووسەری گیم ئۆف ترۆنز جۆر ئار مارت کاری نووسین لە بۆ دەکاتن و ئەو یاریە لە شێوە یاریەکان دارک سۆڵس و بلەدبۆرن نیە بەڵام بە شێوەیەکی ئاسانتر وەخوان قڕۆز نابی و جیهانی کراوەیە کوتم کامێرەکەسی سێمە شمشێرە باسی سەردەمەکانی میدئیڤڵ دەگا واتە سەدەکانی ناوەڕاست فانتەسیە لە ترۆیەرەکەی لە گەیمپڵەیەکەی دەیان بۆسفایتی جیاوازی نیشاندا شێوەی بوونەوەرەکانم زۆر بەدڵە دیزاینی جیهانەکە ئەو هونەرەی ئارت ستایڵی لەناو دنیایەکە بەکاردی زۆر سەرنجڕاکێشە بۆیە دەتوانم بڵێم وەکو خۆم ئەو یاریە بەقەدەر گادۆڤواری نوێ چاوەڕوانی مەچکە زۆر زەخم دیارە گەیمەرێکی یەکجار زۆر چاوەڕوانی ئەو یاریان دەکرد و بەڕاستی کۆنفرانسی گەیم فێست بەبێ ئەو یاریە کۆنفرانسێکی زۆر خراپ دەبوو کە هیچ یاریشی زەخمی نوێ نەبوو تەنیا ئەو یاریە زەخمە نوێیان ئاشکرا کرد کە زۆر دڵخۆشم یاریەکە بڕیارە لەسەر PlayStation 4 PlayStation 5 Xbox One Xbox Series وەروە PC لە بەرواری 21 مانجی یەکی ساڵی 2022 بڵاو بکرێتەوە ئەگەر دوانەخ یاریەکە زۆر سەرنجڕاکێشم دەمەوێت یەک لە ئەو دۆزمەوە کە عاشقی و زۆر یاریانە بیتن فانتەسیانە بیت دنیاەکەی زۆر بە گادۆڤوار و یاری نوێیەکەی ئەساسنس کریدەتی لەو دوو جۆرەیە زۆر سەرنجڕاکێشە چی حەزی لەو یاریە لە کۆمنت بۆ چوونی خۆی بنووسیتن حەز دەکەم بیدۆزمەوە بێمە سەر هەواڵەکی دیکەی گەورە هاوڕێیان لەو هەفتەیە یاری باتڵفێڵد 2042 ئاشکراکرا یاخود 2042 ئاشکراکرا لە کۆنفرانسی Xbox گەیمپڵەیەکەی دەبینین بەڵام ئەو ترێلەرە سینەما ئەو ترێلەرە سکریپتەوەتە تۆمارکراوەی کە بڵاو کرایەوە تەنیا ئاشکراکردنی جیهانی یاریەکە بوو ماپەکان بوو چەند چەک وەسلی هەیەک بوو وەروە سپێشڵستەکانە ئەو کارکتەرانی کە یاریان پێ دەکەێت تاوەکو ئێستا 4 بۆ 5 سپێشڵست ئاشکرا کراوە واتە هەر دانەیان خاوەنی هێز و توانای خۆیانن زۆرە چەک وەسلی هەیەکی باش لەگەڵوان دەگونجێتن جلوبەرجی جیاوازیان هەیە مەسەڵەن قەناسمان هەیە کەسێکمان هەیە ئەسۆڵتە لە پێشەوە یاری دەکەێت چشمان هەیە ئەوکو یاری باتڵفێڵد یەکوانە یەکەشمان هەیە سەپۆرتەرە کە گولەی زۆر پێ یەکەشمان هەیە مێدیکە ئەو سپێشڵستانەمان دەبیتن و یاریەکە باسی ساڵی 2022 دەکە بێگومان یاریەکە بێت چیرۆکە و جارەواتە مۆدی چیرۆکمان نییە و مۆدی باتڕۆیالیشمان نابی لە سەرەتا دەڵێن دواتر زیادی دەکەن بە شێوەی ئەپدەیت بەڵام من وەکو خۆم پێم وایە باتڕۆیاڵەکەی دەکەنە بە خۆڕایی تاوەکو زۆربەی گەیمەران بەشداری بکەن بەڵام پرسیارەکە دروست دەبێتن ئەویش ئەوەیە نرخی یاریەکە لەسەر PlayStation 4 و Xbox One $60 نرخی یاریەکە لەسەر PlayStation 5 و Xbox Series X و S $70 لەسەر PC $60 بەڵام ئەگەر گەیمەرێک پلی 4 ڤێژنی پلی 4ەکەی بکڕی ناتوانانی ئەپگرێدی بکات لە بۆ پلی 5 بە خۆڕایی بەڵکو دەبی ڤێژنی گۆڵد ئەدیشنەکەی بکڕی کە بە $100 هیچ ڕێگا چارەیەک نییە کەسێک بیەوێ یاریەکەی خۆی بە $10 ئەپگرێد کاتەوە واتە ئەو شتەمان نییە یان دەبی ڤێژنی پلی 4 بکڕی یان دەبی ڤێژنی پلی 5 بکڕی ئەگە بەتەمای پلی 5 بکڕی داهاتەوە دەبی یاریەکەی دووبارە بکڕیەوە یاخود گۆڵد ئەدیشنەکەی بکڕی کە نرخی $100 بەڵام ئەگە پلی 5 یان Xbox Series دەبی ڕاستە خۆت توانی بە $70 یاریەکان بکڕی کە هەردوو ڤێژنی تێدایە پلی 4 و مەسەلەن پلی 4 و پلی 5 Xbox One و Xbox Series تێدایە کە نرخی $70 ئەو یاریە زۆر چێش ینی خەڵکەکی زۆر یەک بۆ لەگەڵوانە منیش زۆر دڵخۆشمە باتڵفێڵد نیە بەڵام یاریە کە چیرۆکی تێدا نەبی باتڕۆیاڵیشی نەبی تەنیا مۆدی ئۆنلاینمان هەیە مەڵتیپلەیەرەکەمان هەیە مەڵتیپلەیەرەکانیش بزانم 5 ماپ بۆ 6 ماپمان هەیە کە یەکەکیان لە قەتەرە یەکەکیان دوسێ ماپیان لە ماپەکیان لە قەتەرە دوسێ ماپیتکە لە ئاسیا لە سینگەپورە یەک دوو ماپی دیکەشمان هەیە لە ڕۆژاوە بەڵام ماپەکان سەرنجڕاکێشن تەنانەت ماپەشی تێدایە باسی ساڕوخەکی گەورە دەکاتن شوێنێکی وایە ماپەکان سەرنجڕاکێشن و مۆدی
مۆدەکانیش تاوەکۆسە دوو مۆد ئاشکراکرێ هەیە دوو مۆدی سێمەش تاشکان نەکرێکەوانە تەنیا مەڵتیپلەیەرن لەسەر پلەیستێشن 4 و Xbox One یەک لە مۆدەکان تەنیا 64 یاریزان لە خۆ دەگری لە 64 زیاتر لە خۆ ناگری بەڵام لەسەر پلی 5 و Xbox Series X و S تاوەکو 128 یاریزان لە خۆ دەگری لە پیسیش بێگوان 128 یاریزانی خۆی لە خۆ دەگری واتە یاریەکە تۆزێک جیاوازە لە نێوان کوالتی پلی 4 و پلی 5 Xbox One و Xbox Series بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا گەیمەر $60 $70 بە یاریەک دەدا کە تەنیا چەند ماپ و چەند شتێکی تێدای مالتیپلەیەر تێدابی کە لە جیهانێک دەژین ئێستا زۆربەی یاریە مالتیپلەیەرەکان بە خۆڕایینە زۆربەی یاریە ئۆنلاینەکان بە خۆڕایینە فری تو پلەیە بەڵام باتڵ پاس و کۆزمەتیکیان هەیە ئەو یاریە دەڵێ باتڵ پاسشی تێدایە دەری ئەگەر دەڵێ ئەگە بێتەوە ڤێژنی یاریەکە بە $70 بکڕی یاخۆ $100 پێ بدەی گۆڵدشنی بکڕی ساڵێک باتڵ پاسەکەی بە خۆڕایی وەردەگری بەڵام ئەگە بە $60 بیکڕی باتڵ پاسی دەی بە پارە بکڕی واتە گەیمەر دەبی باتڵ پاسی بکڕی و یاریەکەش بە پارە بکڕی وەکو Call of Duty بەڵام Call of Duty Cold War و Modern Warfare ئەو دوو یاریە چیرۆکیان هەبوو زۆمبی مثلا Cold War زۆمبیشی هەیە Modern Warfare Spec Opsمان هەبوو چەند شتێکی جیاوازیان تێدا بەڵام باتڵفێڵدی نوێ نازانم نامێ پێتان بڵێم بڕۆم بیکردنەوە یاریە خۆت پری ئۆردەری بکەن لەبەرەوەی تەنیا مۆدی مەڵتیپلەیەرمان هەیە کە نازانین خۆش دەبی یان ناخۆش دەبی هیوا بارم یاریەکە خۆش بێت چونکە من عاشقی باتڵفێڵدیمە ئەو قسانەی کە دەیکەم وەکو خەمەکە لە بۆ یاریەکەی دەمەوێت یاریێکی زۆر نازدار دەرسی نامەوێت گەیمەران بەڕاستی پارەیەکی زۆر بە یاریەک بدەن و دواتر یاریەکەشیان بەدڵ نەبیتن چونکە بەڕاستی $60 لە کوردستان یەکجار زۆرە ئەرزان لە کوردستان نرخی لەوانەیە بگاتە $60,000 نەک $60 چونکە لە کوردستان دایما یاریەکان هەرزانترە بەڵام ئەگە بە ئۆنلاین بیکڕی $60 نزیکەی دەکاتە 900,000 دینار کە یەکجار زۆرە پارەچی بڕیار یاریەکە لە 22 مانجی 2022 بە فەرمی بڵاو بکرێتەوە دڵخۆشی بە باتڵفێڵدی نوێیانە ترێلەکە سەرنجڕاکشە یاخودان لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن یاریێکی دیکە حەزم لێ باسی بکەم بە باسی یاری Evil Dead The Game بکەین کە ئەو یاریێکی کۆواپی 4 کەسی 5 کەسی شتێکی لە بابەتەیە لە ناو دارستانێکی ئەتوو لەو دەوروپشتی خانوەکەت زۆمبی و شەیتان و دڕندەی سەرنجڕاکێش وەکو فیلمەکانی Evil Dead زیندوو دەبنەوە هێرش دەکەنە سەر تۆ هاوڕێکانت بە شێوەی کۆواپ دەتوانن ڕوبەڕووی ئەو دوژمنانە ببنەوە یاریەکە تەنیا مەڵتیپلەیەرە وابزانم تەنیا مەڵتیپلەیەری هەیە ئۆنلاینە چیرۆکی نییە چیرۆکەی تقریبان لە شێوەی یاری بلاک ئۆپس 4 واتە کاراکتەرەکانت پێ دەناسێنی بەڵام چیرۆکی تایبەتیانە کامپینمان نییە یاریەکە زۆر سەرنجڕاکێش دیارە بڕیارە لە ساڵ 2021 بڵاو بکرێتەوە بەڵام نازانین بزەبت کەی بڵاو بکرێتەوە سەرجەم پلەتفۆرمەکان بەردەست دەبی هەروتم حەز دەکەم ئاگاداری و زۆری ئەیدن چونکە من عاشقی فیلمەکانی Evil Deadم لەوانەیە یاریشم زۆر بەدڵ بێ بێمە سەر هەواڵەکی دیکەی گەورە بە باسی کۆنفرانسی کۆمپانیای سۆنی بکەین بە باسی گەیمپڵەی یاری God of War Ragnarok بکەم هاوڕێیان لە کۆنفرانسی گەیم فێست ئەو کەسانی بە لایڤ لەگەڵم بوون تقریبان سەرداوێکمان وەگرت کە لەوانەیە پلیستیشن چونکە پلیستیشن بەشداری دیزە کۆنفرانسانە ناکاتن لەوانەیە خۆی کۆنفرانسێکی تایبەت بە خۆی ئەنجام دە لە هاوینی ئەو ساڵ جا ئایا کۆنفرانسەکە لە شێوەی State of Play دەبی کە چەندین یاری گەورەی خۆی ئامادە بکە یانیش کۆنفرانسێکی گەورە دەکات چۆن پلیستیشن 5 کە یەکەم جا عرضکرا کۆمەڵە یاریێکی گەورەیان عرض کرد و چۆن لە پاش پلیستیشن 5 عرضکرا کۆنفرانسێکی دیکەی گەورەی کردەوە سۆنی پێشبینی دەکرێت یاخود دەنگوویەکی گەورە هەیە کۆنفرانسی سۆنی لە کۆتایی ئەو مانگەی یان مانجی هەفت بە فەرمی کۆنفرانسێکی سۆنی هەر دەبینین جا 100% ئەکید بن سۆنی کۆنفرانسی بکە یاخود لە ڕێگەی State of Play بیتن گەیمپڵەی God of War لە هاوینی ئەو ساڵ دەبینین چونکە یاریەکە لە 2022 بڵاو دەکرێتەوە پێویستە تیزەرێک تریلەرێکی لێ ببینین لە ئێستا سۆنی بە فەرمی دەست بە مارکتینگ بکە لە بۆ یاریە یا دیزاین بە فەرمی یاریەکە 2022 بڵاو دەکرێتەوە تا یاریەکە دواخرێ بەڵام پێویستیمان بە تریلەرە ئەکید بن لەوەی لە هاوینی ئەو ساڵ تریلەری یاری God of War بە فەرمی هەر دەبینین جا لەوانەیە گەیمپڵەی نەبینین تەنیا تریلەرێکی سینەمایی ببینین یاخود گەیمپڵەیەکی ببینین لەوانە گەیمپڵەی بن چونکە ئەوەندەم تێگەیشتیمە یاریەکە ئێستا حالیان ئامادەیە بەڵام هۆکاری دواخستنەکەی بۆی دەگرێتەوە کە دەرهێنەری یاریەکەی کۆڕی باڕۆک بڕیاری دە یاریەکە دوا بخرێ چونکە لەگەڵ سۆنی ڕێککەوتنکەوە یاریەکە لە بۆ پلی 4 و پلی 5 بێ بۆیان دروستکردنی دوو ڤێرژن لە یەک یاری تۆزە کاتی پێویستە نانەوێ یاریێکی بڵاوکەنەوە کە تەواو نەکراوی بە ئەبدەیت چاچکەنەوە شتیان ناوێتن دایانێ بە فەرمی یاریەکە چاکەن اینجا بڵاویکەنەوە واتە کۆڕی باڕۆک خۆی وتی کە من بەرپرسم لە دواخستنیە یاریە هۆکاری دواخستنەکەشی 100% بۆی دەگرێتەوە کەەوە لە پلی 4 و پلی 5 دێ چکە سەرەتا دەمان ئەومان دەزانی یاریەکە تەنیا لە پلی 5 چکە سۆنی وتی تەنیا لە پلی 5 دوای عشکراکرا یاریەکە لە بۆ پلی 4 دێتن تا پەشیمانبوونەوەی تێدا هۆکارەکەش بۆی دەگرێتەوە بگوان پلیستیشن 5 زۆر نەفرۆشایشتە ینی فرۆشای زۆر فرۆشای بەڵام هێشتا ژمارەی پلی 4 پڕ نەکردەوە زیاتر لە 100 میلیۆن گەیمەری پلی 4 هەیە واتە بەفشە 20 میلیۆن دانە لە یاریەکەی دەفرۆشی لۆ تەنیا لەسەر پلی 5 بەدەستی بخێ ئەوە نوێتین زانیاری لەسەر کۆنفرانسەکەی سۆنی God of War ئەکید بن لەوەی کۆنفرانسی سۆنیش نەبینین چەند State of Play دەبینین هاوینی ئەو ساڵ وەکو جوابدانەوەی Xbox و Nintendo چکە Xbox کۆنفرانسیی زۆر زەبەلای ئەنجام دەدا کۆمەڵ یاریێکی نوێ ئاشا دەکەن سۆنی پێویستە جوای بداتەوە بۆیە چاوتان لە بەرنامەی سفرێک ژیریبی هەفتانە شتی نوێ هەبی ئاگادارتان دەکەمەوە تریلەرێکی نوێی یاری House of Ashes بڵاو کرێەوە ئەو یاری باسی کوردستان دەکە هاوڕێیان باسی چیای زاگرۆز دەکە چەند سەربازێکی ئەمریکی لە جەنجی عێراق لە ساڵی 2023 وە بزانم دێنە عێراق دێنە چیاکانی زاگرۆز لەوێن دەرتوشی
لەناو چیاکان تووشی زۆرە مەخلوقەکی دەبنەوە زۆرە بوونەوەرەی دەبتەوە کە خەڵکی دەکوژی یاری هاوس ئۆف ئاشس یاخود ماڵی خۆڵەکان 6 کیلۆ بابەتی ماڵی خۆڵی 6 کیلۆ بابەتی دەکاتن بزڵ دەبیرم ئینگلیزیەکەی ئەو یاریە لە زنجیرەی دارک پیکچەرسەوە وەکو یاری مان ئۆف مەدان و لیتل هۆپیا واتە یارێکی تاو ئاسایی نییە واتە کامێرەکە سێمە بەڵام بۆ شێوازش نییە بڵێ سیلا دەستە تەقەی دەکەی ئەوشتانە بەڵکو زیاتر هەڵبژاردننی دایالۆگە مەسیری کاراکتەرەکان چارەنووسی کاراکتەرەکان لەژێر دەستە بڕیارە و یاریش لە مانجی 2021 لەسەر تەواوی پلتفۆرمەکان بڵاو کردەوە یارێکی خۆش دیارە عراق تێدایە کوردستان تێدایە چیاکانی زاگرۆس تێدایە پێم وایە یاری سەنجاچش دەی بەڵام هیوادارم بە خراپە باسی کوردی نەکەن وەکو یاری باتڵفێڵد هیوادارم بڕێک بە باشە باسمان کارچەندە کورد بخۆی قۆمەشی زۆر باش نییە بەڵام هیوادارم بە باشە باسماکەن حەز دەکەم سیزنی چاری یاری کال ئۆف دیوتی بلاک ئاپس کۆلد وۆر وەروە وارزۆن لە هەفتەی مانجی 6 دەست پێ دەکاتن چەند شتێکی نوێیان ئاشاکە لە کۆنفرانسی گەیم فێستی چەند کاراکتەرێکی نوێمان هەیە چەند ماپەکی نوێ مەڵتی پلێرمان هەیە لە بۆ کۆلد وۆری وەروە چەند شوێنێکی نوێش لە بۆ وارزۆنی زیاد دەکرێت کە جێگەی سەرنجە بۆ کەسانی حەز لە یاریەکە دەکەن چاوتان لە ئەپدێتی یاریەکەی بیتن بڕیارە لە مانجی 6 لە هەفتەی ئەو مانگەی بە فەرمی ئەو ئەپدێتە نوێتان لە بۆ بەردەستی بەخۆڕایی پیرۆزبای لە گەیمەرانی پلەیستیشن دەکەن یاری ڕاچێت ئەند کلانک ریفتە فارت بە فەرمی بڵاو کرایەوە یاریی زۆر سەرکەوتووە لە ڕۆژی دەرچوونی ڕەخنەگران نمرەی زۆر بەرزیان پێداە تاوەکو ئەو کاتێ من سەیرم کرد نمرەی 89% پێدرا بوو لە مێتاکریتیک کە نمرەیەکی یەکجا بەرزە بوو یاریی وەکو ڕاچێت ئەند کلانک یاریەکە چیرۆکە 16 بۆ 18 کاژمێرێک دەبیتن زۆر سانزاچشە من خۆم چاڕوان دەرچوون یاریەکەیمە لە کوردستان حەزم نەدەکرد بە ئۆنلاین بیکڕم ینی دەمیست بە دیسک بیکڕم بەڵام بە فەرمی نەکەیشتە بازار چاڕێمە دیسکەکەم بەدەستکەویتن ئەس دەکەم یاریەکە بکەم ریڤیو دەکەم لە بۆتان ریڤیوەکان دەڵێن یاریەکە زۆر جوانە تەنانەت هەندێک کەس دەڵێ جوانترین یاریە لە مێژووردا وەکو دیزاین دروست کرابی گرافیکی ناو یاریەکەی دەڵێن زۆر سەرنجاکێشە یاریێکی پڕەنگە وەروە یاریەکە بە چەند مۆدێک بەردەستە بە کواڵیتی مۆد بەدەستە کە 4K 30 فرێمە بە ڕێی ترێسینگەوە وەروە پرفۆرمەنسمان هەیە کە تەنیا 6 فرێمان پێدەدا بەڵام بەبێ ڕێی ترێسینگ کە کواڵیتەکەی لە نێوان 1080 بۆ 4K دەبی لەو نێوانەی دەبیتن وەروە هەم مۆدێکمان هەیە وەکو سپایدەرمانی کە 1080 بۆ 4K بەڵام بە شێوازی پرفۆرمەنسی ڕێی ترێسینگ کە بەردام ڕێزۆلوشن دێتە خوارێ سوستەری بەڵام تو هەست پێ ناکەی بەڵام بەخۆی یاریەکە ڕێزۆلوشن دا بەزێنی بەڵام ڕێی ترێسینگت هەیە و 6 فرێمی شتێ یەکشتم پێسەیرە لەو یاریە ئەوی ستودیۆ ئینسۆمنیا گەیمسە کە ئەو ستودیۆیە یەکجار سەرنجڕاکێش و زەخمە ناو ستودیۆی کۆمپانیای سۆنی لەبەرچاو قسەیەش دەکەم لەبەرەوەی هاوڕێیان ئینسۆمنیا گەیمز لە 2010 یاری سپایدەرمانیان بڵاو کردەوە باشە سپایدەرمانی پلەی 4 لە 2020 یاری سپایدەرمان مایلز مۆراڵسیان بڵاو کردەوە سپایدەرمانەکەی تکیان ڕیماستەر کردەوە و مایلز مۆراڵز لە بۆ پلەی 4 و پلەی بڵاوەوە 6 مانجی ئەوە 6 مانگە مایلز مۆراڵز بڵاو کرد لە پاش 6 مانجی یاری ڕاچێتان کلانچیان بڵاو کردەوە ئەو ستودیۆ هەموو کاری دەکە یعنی پێم سەیرە EA یوبیسۆفت ناتوانن ڕکابەری ئەو ستودیۆی بچووکەی بکەن کە چەندین یاری ناوازە بڵاو بکاتەوە سپایدەرمان ڕاقیترین یاری سپایدەرمانە لە ژیاندا کردبم سپایدەرمانی 2010 سپایدەرمان مایلز مۆراڵز هیچی وای کەمتر نییە لە سپایدەرمانەکەی دەک هەرچەند یاریەکە کورتترە بەڵام زۆر ناوازێت زۆر خۆشاگە بێت و حەز لە سپایدەرمانی بی ئەگە حەز نەبی لە تۆ گرنگ نابێت ڕاچێت ئەند کلانکە نوێیەش دەڵێن یەکێکە لە جوانترین یاریەکان لە مێژوودا سێ یاری بە کەمتر لە 2 ساڵ سێ یاری زەخم سێ یاری پرفرۆش لە کەمتر لە 2 ساڵ تەنها سپایدەرمان بۆ پرفرۆشترین یاری پلەیستیشن 4 لە مێژوودا نازانم لەو ستودیۆیەکانی عنی من بەداخم لە بۆ ستودیۆیەکانی یوبیسۆفتی EA کورە ئاکتیڤیژنی کورە زۆربەی ستودیۆیەکانی دیکە لۆ ناتوانن وەکو ئەو ستودیۆی ئینسۆمنیاکە یاری زەبەلاح و گەورە و ناوازە بڵاو بکەنەوە بە کواڵیتی بەرز گەیمەران ڕازی بن لێی کواڵیتیشی باش بی یاریشی خراپ نەبێت چۆڕۆژیان جوان بی ئافرین لە بۆ ئینسۆمنیا گەیمسی هیوادارم هەموو ستودیۆیەکان کە چاویان لێ بکەن ئەگە سپایدەرمانت نەکردیان تکا دەکەم بڕۆ سپایدەرمانی کردکە ها باریفی مارڤڵیشم کردی هاوڕێیان ئەو لە خۆم لێرە دادێنێ دەستمەستادن قسان دەکەم یان گەمەی دەکەم دەشی لێرە دەگرم زۆر خۆشە سپایدەرمان ئینسۆمنیاک پلەیستیشن Xbox هەموو لایەکمان خۆش دەوێت چاومان بە مەعەدەلی هەر هەمووتان بابێنە سەر هەواڵەشکە پلەیستیشن لەو هەفتەیە ژمارەیەکی نوێی ئاشکرا بوو دەڵێن زیاتر لە 8.8 میلیۆن تەنان هەندێک دەڵێن نزیکە لە 9 میلیۆن تقریبا بە نزیکەی دەتوانین بڵێن بە نزیکەی 9 میلیۆن کۆنسۆلی پلەیستیشن 5 بە فەرمی فرۆشرایە و نزیکەی 5.5 میلیۆن دانە Xbox Series X و S بێکەوە فرۆشرایە واتە نزیکەی تقریبا لە ناوەند ینی نیوەی زیاتریە کۆنسۆلیانی کە فرۆشرایە Xboxە هەرچەندە نیتندۆژ یەکجار زۆر دەفرۆشێ بەڵام
لۆ باسی نیتندۆی ناکەین لەبەرەوەی کۆنسۆڵەکەی نیتندۆی نوێ نییە پلیستیشن 5 و Xbox Series نوێیە کۆنسۆڵە نوێیەکەی نیتندۆی دەنگۆ هێکە لە کۆتایی ئەو ساڵ بڵاو بکرێتەوە بە کواڵیتی 4K یاخود 2K شەشی بابەت هەیە بەڵام دڵخۆشم بۆ ئەو کەسانی کە پلیستیشن 5 یان بەدەست کەتیە یاخود Xbox Series یان بەدەست کەتیە یان S یان بەدەست کەتیە دڵخۆشم لە بۆتان ژمارەیەکی زۆری دەفرۆشرەیە سەرکەوتنی باش تۆمار کرێە دڵخۆشم کە هەموو کۆمپانیاکان ئێستا وەزعیان باشە یاری جوان دروست دەکەن یاری باش دروست دەکەن هەر کەسێکی ئینشاءالله حەز دەکە پلیستیشن 5 بکڕی یاخود Xbox Series بکڕی ئینشاءالله بەنسیبی دەبی پارەی کۆکەنەوە دەتوانن بیکڕن هەڵدن بێمە سەر هەواڵێک لەسەر Prince of Persia لەو هەفتەیە شاکرێکەوە یاری Prince of Persia The Sands of Time Remake یاریەکەی کە بڕیار بۆ ریمیک بکرێت ئەو ساڵ بڵاو دواخرا لە بۆ ساڵی داهات بۆ هۆیەوەی گەیمەرێکی یەکجار زۆر لە یاریەکەی ناڕازی بوون و ترێلەکە بڵاویان کرد دایانوت ئەوە ریمیک نییە زۆر بە ریماستەری دەچی واتە گرافیکەکەی گرافیکی نەوەی نوێ نییە وەکو بە گرافیکی یاریەکانی مەسەن پلیسێ ئەگەر ریماستەر بکرێتەوە پلی 2 ریماستەر بکرێتەوە بەو شێوازەیە یوبیسۆفت بە فەرمی لە بلۆگ پۆستێک ڕاگەیاندکەوە یاریەکەیان بە فەرمی دوا خستۆ لە بۆ 2022 و دەرێ یوبیسۆفت دەڵێت چاوەڕوانی هیچ ترێلەرێکی مەبن لە یوبیسۆفت فۆروەردی ئەو کۆنفرانسە یوبیسۆفت لە ئیتری ئەنجامی دەداتن دەرێت چاوەڕوانی هیچ شتێکی مەبن هەروە یوبیسۆفت ڕاگەیاندکەوە چاوەڕوانی دیڤیژنیش مەبن کە دیڤیژنیش بڕیار بوو مۆدەی فری تو پلی لە بە بڵاو بکرێتەوە ئەو ساڵ دەڵێت چاوەڕوانی گەیمپڵەی ویش مەبن لەوانەیە دواتر لە هاوین لە پاییز ترێدەری ئەو یاریانە ببینین بەڵام Prince of Persia لە 2022 بڵاو دەکرێتەوە حەزم دەکرێت ئەو یاریان سوود بڵاو بکرێتەوە بەڵام کواڵەتەکەی منی زۆر بەدڵمەوە بەڕاستی چکە بە ریماستەری دەچوون نەک بە ریمیک چکە ریمیک واتە یاریەکە دووبارە دروست دەکرێتەوە بە گرافیکی نوێ بەڵام ریماستەر واتە هەمان یاری هەمان گرافیکە بەڵام پاک دەکرێتەوە ڕێزولوشنی بەرز دەکرێتەوە تۆزێک دەستکاری جیهانەکە دەکرێت مۆدەڵەکان پاک دەکرێتەوە دووبارە هەرهەمی دروست ناکرێتەوە ترێلەکەی زۆر سەرنجڕاکێش نییە بەڵام خۆشمان دەوێت یاری تو کاتی خۆی لە پلی 2 کردیتمان پێمە وابوو یارێکی خۆش دەوی لە 2022 یاری بڵاو دەکرێتەوە فەرمی چاوەڕامن هەواڵە چمێ لە بۆ Xbox یاخود مایکرۆسۆفت لەو هەفتەی بە فەرمی ڕاگەیان لە نزیکترین کاتدا لەوانەیە من پێم وایە لە E3 شتەی ئاشکرا بکەن هەموو گەیمەرانی Xbox Series یاخود Xbox One یان PC ئەگەر گەیم پاس ئۆلتیمەیت هەیە دەتوانانی لە ڕێگەی مۆبایل Series X یاخود PC دەتوانی یاریەکانی ئۆلتیمەیتی تاقیکەوە گەیم پاسی تاقیکەوە چۆن مەسەلەن بۆ نمونەیەکی زیندوتان پێ دەڵێم ستا بۆ نمونە من Series Xم هەیە گەیم پاس ئۆلتیمەیتم هەیە لەسەر PC هەمە لەسەر Xbox شەمە بۆ نمونە ئەگەر تو ئەو شتانەشت نەبی تەنیا گەیم پاس ئۆلتیمەیتت هەبی ئەگە ئەوانە نەبی تەنیا گەیم پاس ئۆلتیمەیت بی مۆبایلەکەت iOS بی یاخود ئەندروید بی دەتوانی گەیم پاس ئۆلتیمەیتی بەکاربینی یاریەکانیان پێ بکە لە ڕێگەی لایڤەوە لە ڕێگەی ستریمەوە چۆنش دەکە یاریەکان پێست بە کۆنترۆلەرێکی Xboxیان پلیستیشنیش دەبی وە بزانم بەڵام Xboxی باشتر کۆنێک دەبی لەگەڵ سیستەمی Xboxی بێگومان باشترە دەتوانانی لێرە گەیم پاسی بکەوە و لێکوانە بە کۆنترۆلەرەکەی خۆ دیاری بکەی بەڵام پێویستی بە هێڵ ئینتەرنێتێکی زۆر باشە ئینشاءالله کە ئەو خزمزاریە بەردەست بوو هاوڕێیانی خۆشەویستم بە ڤیدیۆیەک پێتان دەڵێم چۆن بەکاردێ خۆشم چۆن بەکاردێنم وات زۆر ئینتەرنێتێکی پێویستە چاوەڕام بن ڤیدیۆیەکی زۆر سەرنجاکێش لەو هەفتەی بڵاو کرایەوە گەیمەرێکی یاری GTA ئۆنلاین لاسای گۆست ڕایدەری دەکاتەوە ئەو فیلمە گۆست ڕایدەر ئەوەی ماتۆڕەکەی پێ و ئاگر لە تایەکانی بەردەبی شتانەی نیکۆلاس کەیجی تەماشایەکی ئەو کلیپەی بکەن زۆر سەرنجاکێشە گۆست ڕایدەر یاخود گۆست ڕایدەر یان ڕایدەر ئەم دەرێم گۆست ڕایدەرە برام ژیر عیبە چییە سەرنجاکێشە بێگومای بەدڵتان ببی بابەتی زۆربانی هاوڕێن بە باسی ئەمۆنگەسی بکەین ئەمۆنگەس ماپەچی نوێ لە بۆ بڵاو دەکرێتەوە چەند سکینێکی نوێ لە بۆ بڵاو دەکرێت هەندێک لە سکینانەش بێگومان ڕەنجی نوێنە ماپەکانی سەرنجاکێش دیارن لە فستیڤالی گەیم فێست ئەو ترێلەرە بڵاو کراوە چاوەڕام من لە هاوینی ئەو ساڵ ماپە نوێیەکانی ئەمۆنگەسی بڵاو دەکرێتەوە وەروە لە ئەوسەم لە پاییزی ئەو ساڵە یاخود کۆتایی هاوینە یاریەکە بە فەرمی لەسەر پلیستیشنی و وەروە Xboxیش بەردەست دەبیتن دەنگۆشەیە دەڵێن ڤێرژنی مۆبایلەکەی دووبارە گرافیکی بەرزتر دەکرێتەوە بەگشتی یاریەکە گرافیکی بەرزتر دەکرێتەوە بەڵام زۆر قەنەعەتم بۆ دەنگۆی نییە هەویستم پێتان بڵێم کە من ئاگاداری ئەو دەنگۆیمە بەڵام قەنەعەتی زۆرین پێی نییە بێمە سەر کۆمپانیای EA هاکرا کۆمپانیای EA بەگشتی نزیکەی 740 گیگا 780 گیگابایت داتایان لێ دزرا کە ئینجینی فرۆستبایزیان دزی کە ئینجینێکی تایبەتە بە کۆمپانیای EA بۆ دروستکردنی یاریەکانی باتڵفێڵد و فیفا ئەوانە ئینجینەکەیان بردیە سۆرس کۆدیان بردیە ئەگەر نازان سۆرس کۆد چیە سۆرس کۆد بریتە لەو کۆدانەی کە نووسرایان بە کۆمپیوتەر نووسرایان لەبوو ئەوەی کە جوڵەی بدەنە کاراکتەرەکانی ناو یاریەکان دیزاینکردنی کەشوهەوای یاریەکان یاخود دیمەنوشتەکان ئەو سۆرس کۆدانە هەر کەسە و تایبەت بەخۆی دەنووسیتن بۆ نمونە EA سۆرس کۆدی
فرۆسبایتی تایبەت بەخۆی هەیە لە بۆ یاری باتڵفێڵدی بە ئینجنی فرۆسبایتی یاخود بە مەچینەی فرۆسبایتی دروستیان کردەوە ئینجن و مەچینەش چیە بەرنامەیەکی کۆمپیوتەرێتی دا یاری پێ دروست دەکرێت هەر کۆمپانیا و ئینجنی تایبەت بەخۆی بەکاردێنی یاخود زۆربەیان ئەنریێڵی بەکاردێنن ئەنریێڵ ئینجن کە زۆر بەناوبانگە بەڵام یە فرۆسبایتی بەکاردێنی کە ئینجنێکی زۆر پێشکەوتووە جا ئەو سۆرس کۆدانە دزرایە کە دەستی خەڵکی جا خەڵک چ لە شتان دەکە هاکەرەکان چ لە شتان دەکەن بۆ نمونە ئەتوو پەرەپێدەری بەڵام ناتوانانی وەکو کۆمپانیای سۆرس کۆدی لە بۆ خۆ دروست کە چکە ئەوەندە زیرەک نیان ئەزمون دنیا دەتوانێت بچێت لایەوە هاکەرانە بە بڕەپارەیەک بە دەفتەرێک دوو دەفتەر ئەوان سۆرس کۆدەکانت پێ دەدەن ئینجنی فرۆسبایتت پێ دەدەن تۆ دەتوانین لە ماڵەوە هاوشێوەی یاریەکانی EA بە هەندێک لە بەشەکانیان دروستکەوە یاخود سوود لەو توانیانە بگرێت چکە EA دێ ناگەڕێت سۆرس کۆدانە بڵاوەوە لەبەرەوەی مادووبوونەکی زۆری پێوەیە وەکووە وایە بڵێ وەڵڵای من خانوەکم دروست کردیە بە ستایلەکی زۆر جیاواز بەڵام خەریتەکەی نامێ بدەمە کەسێک بێ خەریتەکە لێ ببە دەسەی دروست کاتەکەوتە مادووبوونەکەی تۆم بەلا ڕۆیە شتێکی لە بابەتی دەکاتن پێم خۆشە کۆمپانیای EA شتی وای بەسەر دێ لەبەرەوەی ئەو هەفتەیە شتی زۆر خراپیان کرد بەرامبەر گەیمەرانی فیفا ئۆڵتیمەیتی زۆر خەڵکە بوو پاچی دەکڕی بە پارە بەڵام پاکەکان زۆر خراپ بوون EA بەگشتی و هەفتەی وەزعی خراپ بوو لێ گەیمەرانی ئۆڵتیمەیتی تووڕە بوون فیفا ئۆڵتیمەیتی تووڕە بوون هەندێک لە هاکەرەکان ئەو ئەنجکاریان ئەنجامدا وەکوتم چەند جار پێتان دەڵێم ستودیۆیەکانتان خۆش بووە بەڵام کۆمپانیەکانتان خۆش نێ لەبەر ستودیۆیەکان مەقسەدیان دروستکردنی یاریە و گەیمەرانیان خۆش دێ بەڵام کۆمپانیەکان تەنیا پارەیان دێ بۆیە من کێشەم لەگەڵ ستودیۆی بەرەمێنەری هیچ یاریەک نییە بەڵام کۆمپانیەکان زۆربەی کات تەنیا پارەیان دێ گەیمەریان پێ دوموچایی پارەیە هیچ کەیان ناوێت شتێکی زۆر قشت بڵاو کرێەوە هەر لە کۆنفرانسی گەیم فێستی یاری Fallguys سکینێکی نوێ لە بۆ بڵاو دەکرێتەوە کە سکینی کارکتەری یاری نێر ئۆتۆمەتایە زۆر قشتە زۆر جوانە وتم ئاگدار بن چاوەڕێ بن لە بزانام لەو یەک دوو ڕۆژەی ئەوە لەو ماوەی ئەو سکینەژنە Fallguyسی بەردەست دەبین هەروە هاوڕێن ئەو کەسانی کە پیسیان هەیە حەز دەکەن یاریی نوێ تاقیکەنەوە ئێستا یاری کنترۆل لەسەر پیسی بەردەستە لە ڕێگەی ئەپێک گەیمسی یاریەکە تەواو بە خۆڕایی یا پێویستی بە گەیم مەسەڵەن وەکو گەیم پاس و پلیستیشن پلاس و پلیستیشن ناو ئەو شتانە نییە تەنیا لانچەری EA تەنیا بەرنامەی ئەپێک گەیمسی بکەیتەوە دەتوانانی لە بۆ خۆت ئەو یاری وەگری تەنانەت پیسیشت نەبی دەتوانین لە براوزەری موبایلەکەت ئەپێک گەیمسی بکەیەوە ئیمێڵێک دروست بکە ئەو یاریە بخەنە و ئەکاونتی ئەپێک گەیمسەکەت هەر کاتێک پیسیت کڕی ئەو یاریە بە خۆڕایی وەردەگریەوە کەشتێکی یەکجار باشە بۆیت کار دەکەم هەمووتان بڕۆ وەریگرن ئاگاتان لە ئەپێک گەیمسی بیشتی زۆر جوان دەکاتە بە خۆڕایی یاری ڤامپایر دە ماسکرەیت مۆدەکی فری باتڵ ڕۆیاڵی ئاشکرا کرد بەناوی بڵەد هەند کە جگەی سەرنجە چەندین یاریزان لە خۆ دەگری هەر یاریزانی بە جلوبەرجی جیاوە زۆر بەشیان بدەن ڤامپایر هێز و توانات هەیە چەک و تەقەمانیمان هەیە دەپانچەمانە شوتەریشە هەروە شمشێریشمان هەیە مۆدەکی باتڵ ڕۆیاڵی بەڵام لەسەر شێوازی یاری ڤامپایر دە ماسکرەیدا واتە شێوازێکی ترسناکی شەوی خوێنژی لەو جۆرە ستایلانەیە بڕیارە ئەوش لەوسا بڵاو بکرێتەوە یەک لە خۆشترین هەواڵەکانی ئەو ڕۆژان بێگومان هاوڕێیان یاری PayDay 3 بە فەرمی لە بەرەمهێنانە و یاریەکە لە بە فەرمی لە 2022 بڵاو دەکرێتەوە ئەو هەواڵەش هەر لە گەیم فێستی ئاشکراکرێ یاریەکە ئێستا لەلایەن ستودیۆی پرایم ماتەر بڵاو دەکرێتەوە پرایم ماتەر ستودیۆیەکی نوێیە چەندین IP نوێوەتە یاری نوێیان تێدایە لە کۆمپانیەکانی دیکە وەرگیرەیە لەو ستودیۆی کۆکرایتەوە ئێستا بە فەرمی ڕایانگەیان کە خەریکی یاری PayDay 3 کە ئەگە نازام کریتان PayDay 1 و 2تان کردی یاخود بەڵام یەکێکە لە خۆشترین یاریەکان کات خۆی دەوانگۆ بە GTA دەچی بەڵام زۆر بە GTA ناچی بەڵام یاریەکان زۆر خۆشن هیوادارم ئەگەر بتوانن لە بۆ خۆتان تاقیکەنەوە بەڵام نازام بزە لە چۆن ئێستا بەردەستە و یاریان زۆر کۆنن بەڵام لە PC هەیە و کەسانی پیسیان هەیە یاخود 360یان هەیە دەتوان لە بۆ خۆتانەوە یاری تاقیکەنەوە PayDay 1 و 2 ئەوزام لە پلیستیشن 4 و ئەوانەش هەیە بەردەستە یاری زۆر خۆشن ڤێژنی یاری دەستراندینگ ڤێژنێکی نوێ یاری دەستراندینگ بەناوی دایرەکتەرز کات لەلایەن کۆجیما بڵاو دەکرێتەوە لە بۆ پلیستیشن 5 گرافیکی یاریەکە بەرز دەکرێتەوە بێگومان لە بۆ 6 فریم ڕای ترێسینگیشی وەبزان لە بۆ زیاد دەکرێت و ئەو دایرەکت کەتە ئەو ڤێژنە نوێیە چەند مەرحەلەی نوێی تێدایە چەند شوێنی نوێی تێدایە کە لە ڤێژنی پلی چارەکەی بەردەست نەبوون و ئیستەر ئێگەی جوانیش بە مقەبایەکەیان بەکاری نەکات خۆی کە لەناو مێتڵگیری زۆر بەکارهاتیە بۆ خۆشاردنەوەی کاراکتەرەکەی مێتڵگیری کۆجی ماماشتی بەکاری نە بەڵام سام مقەبەکەی داناوە بەکاری نینە شش ئەگە یاریەکان مێتڵگیر نەکردبی لەو مقەبایی بەتەواوی تێناگەی ئەو کارتۆنەی هەروە هاوڕێیان یاری Jurassic World Evolution 2 ئاشکراکرا کە بڕیارە ئەو یاریش لە ئەو ساڵ لە 2021 بڵاو بکرێتەوە یاریەکە تقریبان هەر استراتیژی شێوەی یاریەکە استراتیژی وۆرلد بیلدینگ و شتانەیە هەندێک دایناسۆری بەخێو دەکەی لەناو ماپەچی بەڵام ئەو جارە چەشتێکی نوێمانەیە بێگومان گرافیکەکە بەرزکرێتەوە وەروە دایناسۆری ژێر ئاویشمان هەیە نەک لەسەر ئاوەکان چەند جۆرێکی نوێش جوراسیکی نوێ بەردەستن
ئاژەڵەکانی ناو جوراسیکی ئەو یاریەش تقریبان تێکەڵچێشی فیلمە نوێیەکەی جوراسیک پارکی دەکرێت کە بڕیارە جوراسیک وۆڵدی دەکرێت کە بڕیارە ساڕشکە بڵاو کردەوە بزانم بەناوی دۆمینیان کە ترێلەری یاخود کلیپەکی ناو ئەو فیلمەی لە پێش فیلمی فاست اند فیوریوس 9 عرض دەکرێت و کاردیشیان استودیۆ یونیڤ چاڕوانی هەواڵی نوێژ بن لە بۆ فیلم و سینەمای بزانم هەفتەی داهاتوو لەوانەیە چەند هەواڵێکی نوێمان هەبێتن لەسەر جوراسیک وۆڵدی دۆمینیان ئەگەبێت ترێلەکە بڵاو کردێت لە بۆتان پاس دەکەم. یارێکی نوێی بۆردەرلاندیش ئاشکراکرا بە ناوی تینی تانی وۆندەرلاند کە لەسەر کارکردی تینی تانیە کە لە ناو یاریەکانی وۆندەرلاند بۆردەرلاند بەردەستە ئەو یاریش بڕیارە لەو سەڵاو بکرێتەوە. هاوڕێیان ئەپدێتێکی نوێی یاری ماینکرافتیش بەردەستە بە ناوی 1.7 کە کیڤ ئەنکلیفسە چەند سیستەمی جەنەڕیتەری بلۆکەکانی ناو هەندێک ئەشکەوت و جیهانی یاریەکە و چەند شتێکی نوێ بۆ جیهانی یاریەکەش زیاد کرایە ئەشکەوتەکان جوانتر کرایە دەوڵەمەندتر کرایە بەگشتی ناو یاریەکەی لەسەر هەموو کۆنسۆڵ و مۆبایل و تابلێت و هەموو شت ئێستا ئەپدێتی نوێ بەردەستە. هاوڕێیان یاری FinalFantasy 7 Remake ئینتگریت لەو هەفتەیە بڵاو کرایەوە و کەسانی PlayStation 5 یان هەیە دەتوانن ئێستا ئەو ڤێرژنە نوێی یاریەکە بکڕن یاخود ئەنجامی بدەن تاقیکەنەوە کە چیرۆکێکی نوێ لە خۆ دەگریتن. هەر لەو هەفتەیەش شتێکی زۆر خۆش لەو هەفتەیە کە ڕوویدا ئەوش سیزنە نوێیەکەی یاری فۆرتنایتی و من فۆرتنایتی ناکەم بەڵام یەک لە سکینە نوێیەکانی یاری فۆرتنایتی سکینی ڕیکان مۆرتی ڕیگ سانشێسی تێدایە بە دوو جۆری جلوبەرگ و بە هەندێک ئەشیا مەشیەکانی ناو ڕێک مۆرتی کە جۆز جێگەسترن زاروە سوپەرمانیشی تێدایە ئەو سیزنە نوێ لەوانە بە خاتری ڕیچی ئەو یاری فۆرتنایتی لە کۆتاییدا ئەنجام بدەم زۆر سەرنجدار بوو ترۆلەکەی وانێک لە گەیمپڵەی کەشم تەماشا کرد خۆش دیارە یاریکردن بەڕیکی. هاوڕێیان لە چەند هەفتەی داهاتوو ڕێدت ئۆنلاین ئەپدێتێکی یەکجار گەبرەی بۆ بەردەست دەبی دەتوانانی لەناو ڕێدت ئۆنلاینی نەک چیرۆکەکە ئۆنلاینەکە دەتوانانی بچی ئێستا ئەو خانوانە بدزی کە پێیان دەڵێن هۆمستێت ئەو خانوانە دزیان لێ بکەی کە لەناو دارستانەکان یاخودە شوێنە جیاجیەکان هەیە کە پاران تێدایە خوشتومەچی تێدایە پێشتر لە ڕێدت ئۆنلاینی نەدەتوانی هەموو خانوەکان زیان لێ بکەیت زۆربەی زۆریان بەڵام لەو ئەپدەیتە نوێی دەتوانانی ئەو کارە ئەنجام بدەیت لە مۆدی سۆرەکەی ئەو شتە بەردەوام هەیە بەڵام لە مۆدی ئۆنلاینەکەی ئەوە یەکەم جارە ئەو شتەمانە بۆ زیاد بکرێت کە جێگەی سەرنجە و هەروەها چەند وێنەیەکی نوێی کۆنترۆلەر نوێیەکانی PlayStation 5 ئاشکراکرا کە هەردوو ڕەنگە نوێیەکەی ڕەش و سوورەکەی لە هەموو ئەنگڵەکەەوە تقریبان دەزانین هێستا ئەوە شێوەکەیان دەبی تاڵقەیەکی دیکە بە هیوای ئەوەی سەری سەردەم ڤیدیۆکان بکەن لەبیر نەکەن لەو هەفتەیە کۆمەڵە ڤیدیۆکی زۆرمان هەیە زوو وەرن چناڵی ژیر ئاگادار بن خزمەتان دەکەم ڤیدیۆ نوێ ڕێز و خۆشەویستن خۆڵکە ناوڕیانی خۆشەویست تا ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەنبی لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی. ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12,000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت. پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم.